کاتتان باش. چاوپێکەوتنی تایبەتی ئەم جارەیە نارتی لەگەڵ یەکێکە لە گەنجترین پەرلەمانتارەکانی ئەوروپا و وڵاتی سوید. بەو پێی لە تەمەنی 19 ساڵیدا بوو بە پەرلەمانتار لە پەرلەمانی سوید. ئەو گەنجەش گوستاف فریدۆلینە، پەرلەمانتاری سوید و هاوسەرۆکی پارتی سەوزی سوید کە پارتێکی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەیە. گوستاف فریدۆلین دۆستی کوردە و هەمیشە لە پەرلەمانی وڵاتەکەیدا پشتگیری لەو پرسانە کردووە کە تایبەت بوون بە کورد و پارتەکەیشی کاری بۆ دروستکردنی کۆدەنگی کردووە سەبارەت بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی کورد. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا گفتوگۆ لە سەر پرسی بە جینۆساید ناساندنی تاوانەکانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە دەکەین و پێشکەوتنی ئەم پرسانە لە جیهانی دەرەوە دەخینە ڕوو، هاوکات تاوتوێی ئەزمموی دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادی و ڕۆڵی پارتەکانی کوردستان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە دەکەین، بێگومان لە تێڕوانینی بەڕێز گوستاف فریدۆلینەوە. بەڕێز گوستاف فریدۆلین، سڵاوت لێبێت و بەخێر بیت بۆ چاوپێکەوتنی تایبەتی NRT. زۆر سپاس، خۆشحاڵم کام ڕۆ لێرم. بە پرسیارێکی تەقلیدی دەست پێ دەکەم. ئەمەوێت بزانم و بە بینەریش بڵیت بۆچی لە ئێستادا لە هەرێمی کوردستانی. هاوکات بۆشمان ڕوون بکەرەوە هۆکاری پشتبوونی تۆ لەم کاتەدا لە کوردستان چییە؟ ئێمە لە ئێستادا لێرەین بۆ ئەوەی ڕێز بنین لە قوربانەکان و کەسوکاری قوربانەکانی شەڵاوەکانی ئەنفالی بەر لە 25 ساڵ. پارتی سەوزی سوید و پارتەکانی سەوزی دیکەش لە جیهان هەمیشە ویستویانە کە مافەکانی خەڵکی کوردستان و مەبەستیان بووە کە شەڵاوەکانی ئەنفال بە جینۆساید بناسێنرێت. ئەمە ژێکێکە لەو پرسیار و پرسانەی کە خستومانەتە ڕوو لە پەرلەمانی سوید و لەناو پەرلەمانیش گفتوگۆمان لەبارەوە کردووە. وامان کردووە کە تەواوی ئەندام پەرلەمانی پارتەکانی دیکەی ناو پەرلەمانی سوید ئەنفال وەکو جینۆساید بناسێن. بەڵێ، کەواتە ئێوە لێرن بۆ ئەوەی شتی زیاتر لەسەر کەیسەکان بزانن. بەڵێ، ئێمە لەم گەشتەمان سەردانی گۆپتەپەمان کردو، لەگەڵ ڕزگاربووان قسەمان کردو، بە چاوی خۆمان ئەو ئەزمونە سامناک و تۆقێنەرەمان بینی کە ئەو خەڵکە هێشتا لەگەڵ خۆیان هەڵیان گرتووە. ئەمڕۆ کە ئێمە ئەم بەرنامەیە تۆمار دەکەین 25هەمین ساڵیادی تاوانی ئەنفالە. وەکو دەزانن ئەو شاڵاوانە بوونە هۆکاری وێرانبوون و ڕووخاندنی نزیکەی 4500 گوند لە کوردستان و هەروەها زیندە بە چاڵکردن و مردنی 182,000 کوردی لێکەوتەوە. بەڵام هێشتا کەسوکاری ئەنفالکراوەکان و ئەوانەی لەو پرۆسانە ڕزگار بوون بەدەست چەندین کێشەی کۆمەڵایەتی و ئابووری و دەرونیەوە دەناڵێنن. ڕات چییە لەو بارەیەوە؟ ئێمە لە گۆپتەپە و لە هەڵەبجەش چاومان بە کۆمەڵێک خەڵک کەوت کە لەو بارەیەوە شتیان پێوتین. ئەویان تێدەگەیاندین کە چەندە گرنگە کە کۆمەلگەی نێودەوڵەتی هەڵوێز وەرگرێت و شەڵاوەکانی ئەنفال بە جینۆساید بناسێنێت. هەڵوێز وەرگرێت سەبارەت بەو بارودۆخەی کە کەسوکاری ئەنفالکراوان و قوربانیانی دەستی ڕژێمە درڕندەکەی سەدام حوسێن تیایدان وەکو جینۆساید بناسێنرێت. بۆچی ئەمە گرنگە؟ ئەمە گرنگە بۆ ڕێزدەنان لە قوربانیان و ڕزگاربووەکان. بێگومان گرنگیشە بۆ دەستپێکردنی ئەو گفتوگۆیی کە دەبێت بە شێوەیەکی جیهانی ڕێگە بگرین لەوەی ڕووداوی سامناکی هاوشێوە جارێکی دیکە دووبارە ببێتەوە. من بڕوام وایە کە زۆر گرنگە کە گفتوگۆ لەبارەی بارودۆخی ئەو کەسانەوە بکرێت کە هێشتا لە ژیاندان و هاوکات قسە لەبارەی بەکارهێنان و جۆری ئەو چەکەوە بکرێت کە سەدام حوسێن هەیبوو. ئێستا هێشتا لە دوای 25 ساڵ لە ڕووداوێکی سامناک و تۆقێنەری وەکو ئەنفال و کیمیاباران ئەو جۆرە چەکانە هێشتا لە ململانەکاندا بەکاردەهێنرێت. ئەمەش بەڵگەیە کە ئێمە وەکو مرۆڤایەتی وەکو کۆمەڵگەی نێودەوڵەتی شتێکی وا لەم مێژووی هاوبەشمان فێر نەبووین. As you said that you visited Goptapa. We have so many other places like Rizgari in Kelar. وەکو خۆت وتت کە سەردانی گۆپتەپەت کردووە، ئێمە زۆر جێگەی دیکەشمان هەیە وەکو ڕزگاری لە کەلار و شۆڕش لە چەمچەماڵ، لەگەڵ چەندین جێگەی دیکە کە بە چەکی کیمیاوی لێیان دراوە، نمونەی هەڵەبجە کە کۆمەڵا چەکێکی قەدەغە کراون لە جیهاندا. ئەکرێت پێم بڵێیت تۆ بارودۆخی ڕزگاربووانی ئەو پرۆسانت چۆن بینی؟ How did you see the situation of those people, of the survivors? You come there
تۆ ئەوە دەزانیت کە من هاتووم وەکو کەسێکی سیاسی تۆ سیرێکی پێشینە و باگراوندی خۆت دەکەیتەوە سەیری ئەو زانیاریانە دەکەین کە لە کاغەزێک لەبەردەمتان بەڵام کاتێک تۆ چاوت بەو خەڵکانە دەکەوێت ئەبیت بە زیاتر لە سیاست مەدارێک تۆ ئەبیت بەو باوکەی کە ئەو پرسیارە لە خۆی دەکات چۆن ئەبوو ئەگەر ئەمانە منداڵی من بوونایە تۆ ئەبێت بەو هاوڕێیی کە ئەپرسێت چی و چۆن ئەگەر ئەوەی ڕووی داوە لە هاوڕێکی نزیکم ڕوویدابایە ئەو خەڵکانەی کە دەیانبینیت بۆ ماوەی چەند خولەکێک یان بۆ ماوەی سەعاتێک کە لەگەڵیان دەبیت و دەیان دوێنیت هەر بەڕاستی تۆ ئەبیت بە هاوڕێیان چونکە ئەوان بەشداریت پێدەکەن لەو خەمە گەورەی کە لە دوای ئەو شاڵاوە سامناکەوە هەڵیان گرتووە ڕەنگە تۆ وا هەست بکەیت کاتێک تۆ لە جێگەیەکی دووریت لە ڕوودانی جینۆسایدەوە وەکو من لە سویدم ڕەنگەوا بیر بکەیتەوە کە 25 ساڵ ماوەیەکی زۆرە بەڵام کاتێک چاوت دەکەوێت بە خەڵکانێک کە هێشتا بەدەستی دەرەنجامەکانیەوە دەناڵێنێت دەرەنجامی لە دەستدانی خزمێکی نزیک دەرەنجامی لە دەستدانی کەسێک کە لایانی ئابووری خێزانەکە بەڕێوە دەبات ئەو کات بۆ دەردەکەوێت کە 25 ساڵ بەر لە ئێستا تەنها ساتێکە و هیچی تر There are still people who are waiting for their brothers, for their husbands, for their لەناو کەسوکاری ئەنفالکراواندا هەیە هێشتا چاوەڕێی گەڕانەوەی دایک و باوک و برا و خوشک و مێرد و کەسوکاریان دەکەن ئەمە ئەو هیوایەیە کە ئەوان لەگەڵیدا دەژین و دەشزانن کە لە ژیاندا نەماون و لەناو براون تۆ لە سویدەوە هاتوویت و وەکو وتت زێدی تۆ و جینۆساید زۆر دوورن لە یەکەوە من لە چاوتەوە ئەو هەستە قوڵە ئەخوێنمەوە و ئەشتوانم ئەو پەیامە ببینم کە تۆ لە چاوی ئەواندا خوێندوتەتەوە بەڵام ئێمە لە کوردستان خاوەنی حکوومەت و خاوەنی بەرپرسیشین کە هەست بە ئازاری کەسوکاری ئەنفالکراوان و قوربانیانی چەکی کیمیاوی ناکەن تەنانەت ئەمساڵ لە مەراسیمی یادکردنەوەی ئەنفال لە چەمچەماڵ لەبەر ئەوەی هەندێک لە کەسوکاری ئەنفالکراوان ناڕەزایەتیان دەربڕی مامەڵەی نەشیاویان لەگەڵدا کرا کەواتە پێت وایە حکوومەتی هەرێم لە ئاستی ئەو بەرپرسیارەتەدا بووە was to the extent of the responsibility to deal with such a case. It's not my responsibility to give an لە ڕاستیدا بەرپرسیارەتی من نییە بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێم کە ئەبێت چی بکەن و ئامۆژگاریان بکەم بەڵێ بەڵام من مەبەستم تێڕوانی تۆیە لەو بارەوە ئەوەی من تێبینی دەکەم ئەوەیە ئەو خەڵکانە معاناتیان هەیە و ئازار دەچێژن ئەوەش دەزانم کە لە هەر جێگەیەک خەڵک ئازاری چەشت ئەبێت ئەو سیستەمە بنیاد بنرێت کە ئاگەی لەو کەسانە بێت کە ئازیزانیان لە دەستداوە و چاودێری ئەو کەسانە بکات کە ناتوانن کار بکەن بۆ بەدەستێنانی ژیانێکی شایستە ئەم شتەیەکێکە لە بنچینەکانی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی من بڕۆی تەواوم بە خۆشگوزەرانی کۆمەڵایەتی هەیە ئەم شتە گرنگیەکی ئێجگار زیاتر دەبێت کاتێک تۆ خاوەنی کەسانێکیت کە لە پرۆسەیەکی کۆمەڵکوژیدا لەناو براون لە کۆمەڵگەیەکدا کە کەسانێکن کە سوکاریان لە دەستداوە و ئازار دەچێژن بوونی خۆشگوزەرانی و ئاگا لە یەکتر بوون ئێکجار گرنگە من لێرە نیم وەکو سیاسێکی کورد بەڵکو لەسەر بنەما ئایدۆلۆژیەکە قساکەم و ناتوانم بڵێم کە کتومەت حکوومەتی هەرێم دەبێت چی بکات و چی نەکات من ڕێز لەخۆ بەڕێوەبردننی کورد ئەگرم بەڵام وەکو کەسێک لە پارتێکی سەوەس کەسێک کە بڕای بە مافی مرۆڤەیە پێم وایە دەبێت ڕێز لەو کەسانە بگیرێت کە بەدەست ئازار و ئەو جۆرە کەیسانەوە دەناڵێنن ئەمە بنچینەی هەموو کۆمەڵگەیەکە suffering for such a case that we should take care of each other. That's the basis of any society. You said that you have visited Goptap. You have the situation over there. تۆوتت کە سەردانی گۆپتەپەت کردووە و بارودۆخی ئەوێت بینیوە ئێوە ئاگادارن کە چەندین جێگەی دیکەشەیە لەو جێگەیانەدا تێبینی دەکرێت ئاستی خزمەتگوزاریان لە ئاستێکی خراپدایە و بەس و کافی نییە وەکو دەوترێت بە بڕای تۆ ئەبێت حکوومەتی هەرێم چی بکات بۆ ئەوەی دوای 25 ساڵ لە تاوانەکانی ئەنفال و کیمیاباران کە خزمەتیان بکات بە خزمەتگوزاری ئێجگار سەرەتایی نەک خۆشگوزەرانی کۆمەڵایەتی تەواویش. Regardless the social welfare. Of course I believe any person on this earth should have the right to بێگومان من بڕوام بەوە هەیە کە هەموو کەسێک لەسەر ڕووی زەوی ئەبێت ئەو مافەی هەبێت کە ئێمە هەمانە بە مافە کۆمەڵایەتەکانیشەوە ئەبێت هەموو مافی هەبوونی خانوویشان هەبێت مافیەوەیان هەبێت بخۆن و برسی نەبن و تامەزرۆ نەبن هەروها دەبێت ئەم مافە دابینکراو بێت بۆ هەموو کوردێک و هەموو سویدیەک و هەموو مرۆڤێکی سەرزەوی
بەڵام بەرپرسیارەتی من وەکو ئەندام پەرلەمانێکی پەرلەمانی سوید ئەوەیە کە ئەو پرسیارە بەرز بکەینەوە کە ئەتوانین وەڵامی بۆ وەربگرینەوە لە پەرلەمانی سوید ئەو پرسیارەش ناساندنی ئەنفالە وەکو جینۆساید. بەڵێ دێنە سەرە و تەوەر و باسەش یەکێک لە ڕزگاربووانی شەڵاوی ئەنفال پێی وتم کە ئەوان وەکو کەسوکاری ئەنفالکراوان داوای هیچ ناکەن. تەنها شت و تەنها داواکاریان دادگایکردنی ئەو کوردانەیە واتە ئەو جاش و مستەشارانەی کە هاوکاری ڕژێمی بەعس و سەدامیان بۆ کوشت و بەڕکردنی کوردەکان کردووە. تەنانەت بۆ زانیاریت لەناو کورددا چەندین ڕاوێژکاری بەعسە بوو کە ڕێنوێنی و ڕێبەری سوپای بەعسیان دەکرد بۆ لە ناوبردننی کوردەکان. ئەو کەسە پێی وتم کە ڕۆژانە جاش و مستەشارەکان دەبینێت و لە پێش چاوی دێن و دەچن و حکوومەتی هەرێمیش تا ئەم ساتە نەدەستگیری کردوون و نەسزای داون. مەبەستی من ئەوەیە ئایا تا چەندە ڕاست و عەدالەتە کە ئەو کەسانە دادگایی نەکراون. Let me answer this question on a principle level, because I think it's quite important to see. با ئەم پرسیارە لەسەر ئاستی مەبدەئی وەڵام بینەوە، چونکە بە بڕوای من زۆر گرنگە بزانین کە ئێمە مرۆڤ چیمان کردووە بۆ ئەوەی شتێک لە جینۆسایدەکانی ڕابردوو فێر بین. ئەو سیستەمە بنچینەیانەی کە ئێمە دەستی بۆ ڕادەکێشین، ئەو سیستەمەی کە ئێمە وەکو سیستەمی مافەکانی مرۆڤ دەیناسێنین لەسەر بنچینەی ئەزموونەکانی جەنگی جیهانی دووهەمدا ڕژراوە لە جینۆسایدی سامناکی هۆلۆکۆستەوە و ئەو کۆمەڵکوژی دژی جوولەکەکان و ڕۆمەکان کرا. ئەوەی دژی خەڵکانێک کرا کە لەسەر شێوازی سێکس و حەزکردنیان بەرامبەر سەرچاوی گرتووە. بە پشبەستن بەم ڕووداوانە و لە دوای ئەو ڕووداوە سامناکانە ئێمە وەکو مرۆڤایەتی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤمان هێنایە بوون. بەڵێنمان بە یەکتردا ئەو ڕووداوانە جارێکی دیکە دووبارە نەبنەوە. بەڵام دوای ئەوە بینیمان کە ڕوویاندایەوە جارێکی دیکە. ئێمە بینیمان کە لە مێژوودا جینۆساید دووبارە کرایەوە و تاوانی دژ بە مرۆڤایەتی ئەنجامدران. ئەوەی لەو ساڵانە کردومانە هەوڵدان بووە بۆ پەیوەستکردنی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ لەگەڵ سیستەمی نێودوڵەتی و نەتەوەیدا بۆ ئەوەی بە هەموو ئەو کەسانە بڵین کە دەستیان سوورە بە تاوانی دژ بە مرۆڤایەتی کە ئەوانیش کاتیان دێت. ئێمەش ئەبێت ڕێز لەم سیستەمە جیهانیە و لە دادگای دادی نێودوڵەتی بگرین. ئێمە وەکو پارتی سەوز و تەواوی ئەو پارتانی دیکەش پاڵپشتیمان لە مافی کوردەکان کردووە. تەنانەت کاتێک ئەو ڕووداوە تۆقێنەرانەی سووریا دەبینین داوامان لە دادگای نێودوڵەتی کردووە کە ڕۆڵی هەبێت. داوامان لێیان کردووە کە تاوانبارانی جەنگ لە سووریا ئاگادار بکاتەوە کە ئەبێت وەڵامی دادگای نێودوڵەتی بدەنەوە. ئەم سیستمانە گرنگن چونکە ئێمە نامانەوێت لە دوای 25 ساڵ لەو تاوانانە دابنیشین و باسی ئەو بکەین کە هێشتا جێگە هەیە لەسەر زەوی کە تیایدا ئەو کەسانی دەستیان لە تاوانی ئەنفال هەبووە بە ئازادی دەسوڕێنەوە بەبێ ئەوەی ئەگەری دادگایکردنیان هەبێت. کێشەکە ئەوەیە کە دوای 25 ساڵ لە ئەنفال ئەبینین ئەوان پێیان دەوترێت دوژمنی گەل. دوژمنی گەلن لەبەر ئەوەی هاوکاری ڕژێمی عێراقیان کردووە بۆ کوشتنی براکانیان. ئەوەی ئێستا دەبینرێت ژیانی ئەوانەی هاوکاری بەعسیان کردووە زۆر خۆشترە لە ژیانی ئەوانەی دایک و باوک و خوشک و برا و مێرد و ژن و مناڵیان بەدەستیان لە ناو براوە. کەسوکاری ئەنفالکراوان لە بارێکی ناخۆشدان و ئەوانیش خۆشگوزەرانن. تەنانەت لە ناویاندا هەیە کە ڕەنگە پۆستی هەبێتیان لە کەسانی خاوەن پۆستەوە نزیک بێت. کەواتە ئەرکی حکوومەتی هەرێم لەو بارەیەوە چییە؟ چونکە ئەو تۆمەتبارانە لەلایەن دادگاکانی عێراقیشەوە داوا کراون. What you ask me to do very much is to go and tell. ئەوەی تۆ ئەتەوێت لە من ئەوەیە کە بە حکوومەتی هەرێم بڵێم و بە هاوڵاتیانی هەرێم بڵێم کە لێرەدا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیس و کێشە سیاسیانەدا بکەن لە کوردستان. ئەگەر شتێکی ئاوەها لە سوید ڕوویدا بە ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵدا دەکرد؟ پشتگیری و خەمخۆری من بۆ هەموو تاکێکی کووردە و ئەو جارنامانش کە لە دوای ئەزمونمان لەگەڵ کۆمەڵکوژەکان دەرمان کردووە یەکێک لە پاریەکانی جارنامەی مافەکانی مرۆڤیش مافی بەڕێوەبردننی سیستمێکە بە پێی یاسا. من بڕوام وایە ئەو جۆرە سیستمە ئەبێت لێرە جێبەجێ بکرێت و لە هەموو جێگەیەکی دیکەی جیهانیشدا جێبەجێ بکرێت. سیستمێک کە یاسا تیایدا سەروەر بێت لە سیستمێکیشدا کە یاسا تیایدا سەروەر بێت ئەبێت ئەگەری ئەوە هەبێت کە ئەو کەسانە بدۆزینەوە کە دەستیان لە تاوانەکاندا هەبووە بە تایبەت ئەو تاوانانەی کە لە ئاستێکی وادابن و وەک تاوانی ئەنفال ئەبێت دادگایی بکرێت. کەواتە ئەمە کارێکی نادروستە کە تا ئێستا دەستگیر نەکراون و هەرگیز لێیان نەپرسراوە
بۆچی ئەو کارت کردووە بەرامبەر بە هاوڵاتیانی خۆت. تۆ جارێکی دیکە داوام لێ ئەەکەیت کە ڕوونکردنەوە بدەم لەسەر کاری سیاسەکان و کوردستان و باشە تۆ ڕێگەم بدە بە شێوەیەکی دیکە بۆ ڕوون بکەمەوە. تەنها خۆت بخەرە جێگەی کەسوکاری ئەنفالکراوان و ڕزگار بووانەوە. ئەگەر شتێکی وا ڕوویدا هەستت چۆن دەبێت ئەو کەسەی دەستی هەبووە لە کوشتنی کەسوکارت و بە بەرچاوتەوە ئازاد بێت. تەنها پێم بڵێ ئەم کارە دروستە یاخود دروست نییە. What will be your feeling? Of course, my feeling as every بێگومان هەستی من وەکو مرۆڤێک ئەوەیە کە ئەو کەسانی کە دەستیان لە تاوانێکی ئاوهادا هەبووە ئەبێ دادگای بکرێن. such a crime should be brought to justice. Okay, thank you. In the past months in the Swedish parliament. باشە زۆر سپاس. لە چەند مانگی ڕابردوودا لە پەرلەمانی سوید کە بە سویدی پێی دەوترێت سڤێنسکا ڕێکزداگن. ئێوە گفتوگۆتان سەبارەت بە ئەنفال کرد و دڵنیانیم کە باسی هەڵەبجە و کیمیابارانتان کردووە یاخود نا. قسەتان لەسەر بە جینۆساید ناساندن کرد. لێرە لە کوردستان هەواڵی جۆراوجۆر لەو بارەیەوە بڵاو کرایەوە و هیچی دڵنیا نەبوون. ئەمەوێت لە زاری خۆتەوە بۆمان ڕوون بکەیتەوە کە ئاخۆ ئەنفالتان وەکو جینۆساید ناساندووە یان خستوتانەتە دەنگدانەوە یان چی بوو گەر بۆمان ڕوونی بکەیتەوە. Anfal campaign as a genocide, voted for it, or what? Just explain. لەو گفتوگۆ مشتومڕەدا تەواوی پارتە سیاسەکانی سوید لەو دانیشتنی پەرلەماندا ئەنفالیان بە جینۆساید ناسان. مەبەستت تەواوی 349 پارلەمانتارەکەی پەرلەمانی سویدە؟ بەڵێ هەر 349 پەرلەمانتارەکە و هەر هەشت پارتەکەی ناو پەرلەمان تاوانی ئەنفالی کوردیان وەکو جینۆساید ناسان لەو دانیشتنە. لەو دانیشتنە دوکومنتەکان ئەخرانە بەردەستی پەرلەمان و ئاماژە بۆ هۆکارانەش کران کە بۆچی لەبارەی ئەنفالەوە لە سوید گفتوگۆ دەکەین. چ لە ناو پەرلەمان و چ لە ناو هاوڵاتیانی سوید ئەو سویدیانەی کە بەڕەگەز کوردن و پاڵپشتی لە دۆزی کوور دەکەن. هۆکار ئێمەش ئەوەیە لە سوید و لە هەر وڵاتێکی دیکە تەنانەت لە عێراقیش سیاسەتی دەرەوەی وڵات لەلایەن حکوومەتەوە بڕیاری لێ دەدرێت نەک پەرلەمان. بەڵام بێگومان پەرلەمان نەتوانێت هەڵوێستی هەبێت و ئەشبێت کە هەڵوێز وەرگرێت. ئەمەش ئەو هەڵوێستەیە کە ئێمە لە پەرلەمانی سوید وەرمان گرتووە و ئەنفالمان وەکو جینۆساید ناساندووە. ئەمەش گرنگە. کەواتە ئایا پەرلەمانی سوید مافی ئەوەی هەیە کە تاوانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجەوەکو جینۆساید و کۆمەڵکوژی گەلێک بناسیێنێت یان ئەمە لە چوارچێوەی دەسەڵات و مافی حکوومەتە؟ بە شێوەیەکی فەرمی ئەوە حکوومەتە کە بەرپرسیارە لە سیاسەتی دەرەوە کەواتە بڕیاری بە جینۆساید ناساندنی تاوانەکە لەلایەن پەرلەمانەوە دەرهاویشتە و دەرئەنجامی قانونی نابێت. ئێوە لە پەرلەمان نوێنەری هاوڵاتیانی وڵاتەکەی خۆتان و پەیوەندیتان لەگەڵ حکوومەتەکەتان پەیوەندیەکی بتەوە. ئەکرێت بزانین ڕای حکوومەتی سوید لەبارەی ئەو دەنگدانەی ئێوەوە چی بوو سەبارەت بە ناساندنی کۆمەڵکوژی کورد؟ ئایا حکوومەت بە فەرمی ئەو تاوانە دەناسێنێت بە جیهان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەگەر نا بۆچی؟ وەکو خۆت سەرەتا منت ناساند من بەشێکم لە ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەم و هەر لەبەر ئەوەش ناتوانم بە ناوی حکوومەتەوە وەڵامت بدەمەوە. لەگەڵ ئەوەشدا لە ناخەوە هیوادارم کە حکوومەت گوێ بۆ پەیامە بدات کە پەرلەمان ئاراستەی کردووە لە ڕێگەی بە جینۆساید ناساندنی ئەنفالەوە. تەنانەت ئەو پارتانەی پەرلەمانیش کە نوێنەرایەتی دەسەڵات دەکەن لەگەڵمان بوون و هەڵوێستیان لەو گفتوگۆیانە هەبوو. من گەشتبینم چونکە ئێمە لە سوید دەسەڵاتێکمان هەیە کە ڕێگە پێدراوە و لە نزیکەوە کار لەگەڵ گەنجان و لەسەر گەنجان دەکات بۆی گەنجەکانمان ئاگادار بکاتەوە سەبارەت بە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی لە مێژوودا و جینۆساید. هەروەها لە سیستمی پەروەردە و خوێندنیشدا زانیاری تەواو هەیە سەبارەت بەو تاوانانە. ئێوە سەردانی گۆپتەپەتان کرد و بارودۆخی ئەبێتان بینی. زانیاریشتان لە هاوڕێکانتان و پارلەمانتارە کوردەکانی نمونەی کاک جەبار ئەمین و کاک ڕێبوار حەسەن وەرگرتووە. ئێوە ئاگادارن کە تاوانێکی دژ بە مرۆڤایەتی لە کوردستان ئەنجام دراوە. هەر لە ئەنفالەوە تا دەگاتە هێرشی کیمیاوی بۆ سەرناوچەکانی کوردستان. کەواتە هۆکار چییە کە تا ئەم ساتە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەم تاوانانە وەکو جینۆساید ناناسێنێت؟ ئەگەر ئەوان لە بەڵگە بگەڕێن چەندین بەڵگە لە بەردەستە. If they want proof, there are so many proofs. What is the reason? I still hope they will, but the reason that من هێشتا هیوادارم کە ئەوان ئەم تاوانە بناسێنن بەڵام هۆکاری پشت ئەوەیش کە تەنها ژمارەی ئێزگار کەمی وڵاتانی جیهان ناڕزایەتیان بەرامبەر بە ئەنفال دەربڕی کاتێک ڕوویدا و
بە گوێرەی زانیاریەکانی منیش هیچ وڵاتێک پەیوەندی دیبلۆماتیەکانی لەگەڵ ڕژێمی سەدام حوسێن نەبڕی لەو کاتەدا. هۆکاری هەموو ئەمانە ئەو بوو کە هاوکاریەکی زۆر هەبوو لە نێوان ڕژێمی ئەو کاتی عێراق و ئەو وڵاتانەی پێیان دەوترێت وڵاتانی خۆراوە. What about nowadays? As you know, Saddam ئەی چی ئەڵێیت سەبارەت بە ڕۆژی ئەمڕۆ؟ وەکو دەزانن سەدام لە حکوومەت و تەختی دەسەڵات نەماوە و لە دوای 2003 قۆناغ و فەیسێکی نوێیە. دەبینی ژمارەیەکی زۆر بەرپرسی کورد لە بەغدان. لە ئێستادا کورد بەشێکی گرنگ و بنشینەی لە حکوومەتی عێراق پێک دەهێنن. لەو کاتەدا وەکو خۆت وتت هاوپەیمانی و هاوکاری لە نێوان سەدام و وڵاتانی خۆرئاوا هۆکار بوو. بەڵام ئێستا خۆ سەدام نەماوە. لەبەرەمەیە کە من هیواخوازم کە ئەنفال بە جینۆساید بناسێنێت. هاوڕەکانی منەوانی لە پارتی سەوز کار دەکەن ناڕەزایەتیان دژی تاوانەکەی هەڵەبجە دەربڕی. تەنانەت خۆپشاندانیان دژی حکوومەتەکانی خۆشیان کرد بۆی ڕێگە بدەن کە ناڕەزایەتی و هاوخەمی هاوڵاتیانی سوید و کوردانی تاراوگا ناڕەزایەتیان لە تەواوی جیهان دەنگ بداتەوە لەناو کۆشکەکانی سەدام حوسێنی ئەو کاتە دەنگ بداتەوە. بەڵام بەداخەوە حکوومەتی زۆربەی وڵاتەکان و وڵاتی سویدی ژێکێک بوو لە وڵاتانی لە کاتی ڕوودانی کۆمەڵکوژی گەلی کورد بەدەنگی بەرز و بە ئاشکرا ناڕەزایەتیان بەرامبەر بەو کردەوانە دەرنەبڕی. هەرەمەش هۆکار بوو کە ڕژێمی بەعەزتەمەنی هێندە درێژ بێت و تا 2003 بمێنێتەوە. بەر لەوەی ناوبڕێک وەربگرین ئەمەوێت بە کورتی وەڵامی پرسیارێکم بدەیتەوە. بە بڕوای تۆ ئەبێت حکوومەتی ئێستای عێراق چۆن ڕۆڵێک بگێڕێت لە ناساندنی تاوانەکانی ئەنفال و کیمیاباران وەکو جینۆساید. بە گوێرەی زانیاریەکانی تۆ حکوومەتی عێراقی چەنگاوێکی لەو بارەیەوە ناوە؟ لە ڕاستیدا من پێم ڕاگەندراوە کە ئەم گەشتە بۆ بینینی ئەو کەسانەیە کە لە ئەنفال گەڕاونەتەوە دەتوانن باز لە ئەزمموی خۆیانم بۆ بکەن لەگەڵ ئەنفالدا. لەگەڵ هیچ بەرپرسێکی حکوومەتی ناوەندی عێراق دانەنیشتم تا بتوانم وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە. بەڵام بێگومان کاتێک ئێمە ئەو پرۆپۆزەڵ و پێشنیازە دەخینە بەردەم پەرلەمانی وڵاتەکەمان، ئێمە هیواخواز دەبین کە لە هەموو پەرلەمانێکی دیکەش گفتوگوی لەبارەوە بکرێت. هەم لە ئەوروپا و بە دڵنیاییەوە هیوادارین لە پەرلەمانی عێراقیش و لەلایەن حکوومەتی عێراقیشەوە تاوتوی ئەم پرسە بکرێت. هەروەها پێویستە بخرێتە بەرباس لەلایەن حکوومەتی وڵاتانی ناوچەکەشەوە کە هاوڵاتی کوردیان هەیە وەکو سووریا و تورکیا و ئێران. ئەوەی ئێمە کردومانە زەنگێکە بۆ هەموو جیهان. ئەگەرنا ئێمە ئەم هەنگاوەمان نەدەنا. هۆکار و مەبەستی وەرگرتنی هەڵوێست سەبارەت بە ئەنفال لەلایەن پەرلەمانی سویدەوە ئەوەیە کە ئێمە دەمانەوێت جیهان گوێمان لێ بگرێت. ناوبڕێک وەرەگرین و گفتوگۆکەمان لەگەڵ گوستاف فریدۆڵین بەردەوام دەبێت.